ئەو بەڕێزە نووسیوێتی سڵاو و مامۆستا پرسیارێکم هەیە ئەگەر بتوانیت وڵام دەیتەوە لە بەرنامەکەەوە سوپاست دەکەم. خی گەورە لە قورئانی پیرۆزدا دەفەرمێ دوای هەموو ناخۆشیەک خۆشی دێت. باشە بۆچی هەندێک جار لە دوای ڕووداوێکی ناخۆش خۆشی نایەت لە کاتێکە خی گەورە خۆی وا دەفەرمێت ئەگەر بتوانن وڵامم بدەنەوە سوپاسان دەکەم سەرکەوتوو بن. ئومێدی سەرکەوتن بۆ جەنابیشت دەخوازم ئەو کەسەی کە ئەم پرسیاری لێ کردوین پرسیارێکی جوانە. تەوەرەکەمان تایبەت دەکەین بە وڵامی تۆی بەڕێز و هەموو ئەو کەسانش کە ئەو پرسیارە لە مێشکیاندایە. بابەتەکەمان لەسەر ئەوەیە خوای پەروەردگار خۆی لە قورئانی پیرۆزە دوو جار باسی هاتنی خۆشی بە دوای ناخۆشیدا کردووە. یەکەمیان خوای پەروەردگار ئەمەی ئەم بەڕێزە فەرموویەتی مەبەستی ئاەتی حەوتی سوورەتی ئەطەلاقە کە دەفەرمێ سيجعل الله بعد عسر يسرا. دوای ئەمە لە سوورەتی ئەطەلاقە ئاەتی حەوت هاتووە خوای پەروەردگار دەژێڕێ لە دوای ناڕەحەتی خۆشیەک بە دوای ئەو گرفت و ناڕەحەتیەدا دێنێ. لە وڵامە دەڵێن جەنابت دەفەرمووی کاتێکە پرسیارت کردو ئەی بۆ من نایبینم زۆر جار نابینم لە دوای ئەو ناخۆشیەوە خۆشی بێ. لە وڵامە دەڵێن وەبیللای تەوفیق ئێمەی ئیماندار و موسڵمان یەقینمان هەیە یەقینی دڵمان هەیە بەوەی کە خوای پەروەردگار ئەلعەلیمە زانایە بە دیار و نادیار بەڕابردوو بە ئێستا بەداهاتوو هەتا قیامەت و بەهەشت و دۆزەخ. ئەوە بڕاوەتەوە لە عەقیدەی ئیمانداردا خوای گەورە ئەلعەلیمە خوای گەورە ئەلقەدیرە توانای هەیە ئین الله على كل شيء قدير توانای هەیە بەسەر هەموو شتێکە هیچ کارێک نییە بۆ خوا مەحاڵ بێ. سێمیان خوای پەروەردگار ئەلحەکیمە خودای گەورە کاربەجێیە خۆی کارەکانی هەمووی بەدانایی و لە شوێنی تایبەتی خۆیدایە. ئەو پەڕی کاربەجێیە خوای پەروەردگار من و تۆ جار هەیە لە کاربەجێیی خوای پەروەردگار لەم ساتەدا تێناگەین بەڵام دواتر بۆمان ڕوون دەبێتەوە. هاتنی خۆشی لەگەڵ ناخۆشیدا دووشتمان هەیە لە دوای خۆشی لە دوای ناخۆشی خۆشی هەیە. وەکو ئاەتەکە فەرمووی سيجعل الله بعد عسر يسرا وشەی بعدمان هەبە واتە لە دوایەوە. لە ئاەتەکانی تردا لە ئاەتی تردا دەفەرمێ مع العسر يسرا هەل لەگەڵیە کەواتە خاڵی یەکەم لە ناو خودی ناخۆشیەکەدا کاتێک کە ناخۆشی ناڕەحەتێک بەسەر ئێمە دێ هەر لە ناو ناخۆشیەکەدا دڵنیابن لەگەڵ یا خۆشیەک هەیە. وەکو خوای پەروەردگار لە سوورەتی ئەشەرح ئاەتی 5 و 6 دەفەرمێ فإن مع العسر يسرا إن مع العسر يسرا. سوورەتی ئەشەرح ئەلەم نەشرح لەکە صەدرەک هەر لە مناڵیەوە زۆر بەمان لە بەرمانە الحەمدولله. ئاەتێکە بەڕاستی ژیانمان خۆش دەکات ئەگەر جوان لی تێ بگەین. فإن مع العسر يسرا خوا دەفەرمێت دڵنیابن ئینە هیچ گومانتان نەبێ لە دوای ناڕەحەتی خۆشی دێ هیچ گومانتان نەبێ کە لە دوای ناخۆشی خۆشی دێ. جاوانی شارەزای زمانی عەرەبین لەم بابەتە باشتر تێدەگەن. العسر معریفەیە هەر کاتێ معریفە دووبارە بۆ هەر یەک دانەیە واتە یەک ناخۆشیە. لە ئاەتی دومیشدا العسر هەر بە معریفە بە ئەلف لام هاتووە هەر یەک ناخۆشیە. بەڵام بەڕێزان یوسر بە نەکیڕەی هاتووە واتە یوسری دووەم خۆشی دووەم خۆشی یەکەم نییە. بۆیە لەگەڵ هەموو ناخۆشیەکە دوو خۆشی هەیە. ئەوە فەرمایشتی پەروەردگارە نەیفەرموو لە دوایەوە ئەم تەوەرە باسیەوە دەکەین مع لەگەڵیە لەگەڵ هەموو ناخۆشیەکە دڵنیابن دوو خۆشی هەیە.